لەسەر شکاندنی بەر بژێوی خێزانەکەی دابین دەکات. هاوشان لەگەڵ هاوڕێکانیدا هاوشێوەی ڕۆژەکانی تر لە بەیانێکی زوودا هاتوۆتە سەر کارەکەی. سەبور تەمەنی 51 ساڵە و 40 ساڵی تەمەنی بەکارکردن لە کوورەی بەرهەمێنانی گەشتدا بەڕێ کردووە. هێز و توانای خۆیان لە بەرامبەر ڕەقی بەردەکان بەکاردێنن و ڕۆژ تا ئێوارە سەرقاڵی شکاندن و وردکردنی بەردەکانن. دواتر بە چەند قۆناغێکی یەک لە دوای یەک گەچی لێ بەرهەمدێنن. ئەم بەردانە ئەشکێنم بەو ئێڵتی ئەشکێنم وردی ئەەکەم لە دوای منەوە چاکوشکاریە و کرێکان دوام بە چەکوش ورتریەکەن. لە دوای ئەوە شۆفڵەکەی با بۆ غەربیل لە غەربیل ئەی بێژێتەوە ئەو پێڵێن پاڵان ئەی بکە بێژرایەوە اینجا بۆ سەر کوورە ئەچێتە سەر کوورە. ئێرە بناری شاخی سنووری نێوان هەردوو ناحی تەکێ و ئاغجلەرە بەهۆی دەوڵەمەندی بە جۆرە بەردێک بە درێژایی زیاتر لە سەدەیەکە بۆتە کانگای بەرهەمێنانی گەج. دەیان شوێنی بناری شاخەکە کوورەی گەچی لێدانرا و هەلیکاری بۆ هەزاران هاوڵاتی سنوورەکە ڕەخساندووە. خاکەکەی بەبەرەکەتە خاز ئەم شاخە بۆ منتیقەیە ئاڵتونە لە باو باپیرمانەوە هەر لێرە هاتوو ئیشی تیا کرۆ کەساباتی تیا کڕۆ لێرە سپاس بۆ خۆی گەورە. ئەگەرمە نەبایە منتیقەیە چی بکردایە ئەم شاخە هەمووی ئاڵتونە بۆ ئێمە. لە دوای سوتانی بەردەکان لە کوورەکان و بەرهەمێنانی گەج ڕاستەوخۆ ناردەی شارەکان دەکرێت بەمبەستی بەکارهێنانی لە بیناسازیدا. ئەگەرچی بەرەمی هەفتانەی 15 کوورەی گەچ ئەم ناوچەیە نزیکەی 1000 مەترە، بەڵام وەک بەرهەمێنەرانی گەج باسی لێوە دەکەن بەوەی گرنگینەدان بە بەرهەمی ناوخۆ و هاوکاری نەکردنی بەرهەمێنەران تا دێت پیشەکە بەرەو کزی و لە ناوچوون دەچێت. کەسێکی زۆری بێکواڵەتی دێتە بازاڕەوە بەڕاستی بازار ئێمەش نەماوە. ئێمە تقریبان 15 کوورێ لە بناری ئاغجلەر ئیشەکەین. ئەم 15 کوورەیە زۆر بمان وازمە لێناوە زۆر بمان زەرری کردووە لەبەر ئەوە گەچێکی بێکواڵەتی دێتە بازاڕەوە بە هەرزان دێ کەس نازانێت لە شۆوە دێ. ئەگەرچی هاتنەکایی چەندانە ئامێری جۆرا و جۆر کەمێک لە ئاستەنگەکانی بەردەم کرێکارانی کوورەی گەچی کەم کردووە، بەڵام تا ئێستاژێکەکە لەو پیشانەی ڕاستەوخۆ پەیوەندی بەهێز و دەستی کارەوە هەیە. بەرهەمێنانی گەچ و کارکردن لە کوورەکانی گەچ جگە لەوەی پیشەیەکی قورس و تااقەت پڕوچێنە بۆ خاوەنکارەکان، هاوکات پێویستی بە شارەزایی و لێزانی نژەیە، چونکە لە ڕابردوودا داتەپینی کوورەکان یاخود کەوتنە ناو کوورەکان کۆتایی بە ژیانی چەندی کرێکارێناوە. ڕزگار جەبارێن ئارتی، گوندی قشلاق لە سنووری ناحی تەکێ.